بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دۆخی کەرکووک هۆکار و چارەسەرەکان چین گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی کە لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف سڵاوتان لەبێ و کاتتان باش. بخێر بێ. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف، زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ سپاس. دۆخی کەرکووک دوێنێ بۆ گەشتە و بارودۆخە. لە ڕاستیە چەند ساڵێکە بێگومان دۆخی کەرکووک بە دۆخێکی زۆر ئاڵۆز و قەیراناویە تێپەڕێ. بێگومان لە دوای پرۆسەی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بێگومان کەرکووک کۆمەڵێک قەوانینی تەواوی تیا جێبەجێ کراوە. ئێستا حەشدی شەعبی و حەشدی سونی لە کەرکووکە لەبەرەوەی کە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین لە ناو کەرکووکە، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەیانەوێ قانونی تەواوی بگۆڕن بە ئەحکامی عورفی لە ناو کەرکووکە. بێگومان ئەحکامی عورفیش بریتیە لەو فاشیزمە مەزهبیە یا ئەو عەقڵە سەربازیە میلیتاریەی ئەیانەوێ لە ڕێی چەک و لە ڕێی ترساندن و لە ڕێی تۆقاندنەوە ئیرادەی تاچی کوردی لە کەرکووکە بشکێنن. بێگومان ئێمە پێشتر باسمان لەوە کردووە کە عێراق بە درێژایی مێژوو هەڵگری کۆمەڵێک عەقڵی بەڕێوەبەری بووە لە بەرامبەر کوردە، عەقڵێکی دینی ڕەگەزپەرستی فاشی و عەقڵێکی پۆلیسی و عەقڵێکی بەدەوی کە سەرجەم ئەم عەقڵانە بەم جۆرە عەقڵانە مامەڵەیان لەگەڵ گەلی کووردا کردووە. پێشتر حکوومەتەیەک لە دوای یەکەکانی پێش دەسەڵاتی شیعە، پێش پرۆسەی ئازادی سەردەمی سەدام حوسێن، ویستیان لە ڕێگەی هەڵەبجە و ئەنفال و چیمیابارانەوە ئیرادەی تاچی کوردی تێک بشکێنن. ئێستا ئەیانەوێت لە ڕێگەی تاقیکردنەوەیکی ترەوە کە لێدانە لەو ئیرادە شۆڕژی کە لە کەرکووکە هەیە. خۆشبەختانە بەڕاستی من زۆر جار ئەوە ئەڵێم کە یعنی مای خۆشبەختیە کە کورد خاوەنی گەلێکی نەبەزیوی شۆڕژگێڕی وەکو خەڵکی کەرکووکە. ڕاستیە ئەم وزەیە، ئەم وزە شۆڕژگێڕە، ئەم ئیرادە نەبەزیوەی کە لە کەرکووکە هەیە، ئەم ئیرادە تۆکمەیی کە لە کەرکووکە هەیە شایانی ڕێزە. ئێمە لە دیوێنێ ئەوەی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن لە دوێنێ پێرێ ئێمە بینیمان بەرامبەر بە هێزە ئەمنیەکان، بەرامبەر بە حەشدی شەعبی، بەرامبەر بە فاشیزمی مەزهبی لە کەرکووکە ڕێک ڕاپەڕینێکی تری کوردەکان بوو بەرامبەر بە قەهر و دڵڕەقی و دیکتاتۆریەتی حکوومەتی عێراقی کە ماوەیەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ماوەیەکە بەرامبەر بە کەرکووچەکان گرتویانەتە بەر. لەبەرەوە بە بڕوای من کورد ئەبێ بە یەکدەنگ و بە یەک ڕیس مامەڵە لەگەڵ ئەم دۆخە هەستیاری کەرکووچەکانە بکە. خۆتان ئەزانن هەڵبژاردن لە ساڵی 2005ەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە شارێکی وەکو کەرکووکە نەکراوە. عەرەبەکان، عەرەبە شۆڤێنیەکان، عەرەبە فاشیستەکان، عەرەبە ڕەگزپەرستەکان، ئەوانەی کە ئێستا لە جەبهەیەکە لە بەرەیەکە خۆیان کۆکردوتەوە بە ناوی تورکمان، بە ناوی عەرەبی سونە، بە ناوی حەشدی شەعبی کە هەر یەکێک لە ڕەمزە هەرە گەورەکانی سونە لە عێراقا، ڕەمزە هەرە گەورەکانی تورکمان لە عێراقا، ڕەمزە هەرە گەورەکانی شیعە لە عێراقا سەرۆکایەتیانەکەن. بێگومان ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ زۆرینەیەکی مەزهبی لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بەدەست بهێنن، کورد لەو زۆرینەیە بێبەش بکەن. بێگومان هەڵبژاردننی ئایندەی پارێزگاکان کە چەند مانگێکی تر لە عێراقا دەست پێەکە بۆ کەرکووک و بۆ کورد بەڕاستی چارەنووسسازە، چونکە پێم وابێت هەڵبژاردن ئەم جارە بریتی ئەبێ لە هەڵبژاردننی 15 بۆ 16 کورسی. عەرەبەکان بە تەواوی ئەیانەوێ ئیرادەی کورد تێک بشکێنن و کورد بێبەشکەن لە هەڵبژاردنەکان و ئەو پرۆسە تۆزە پرۆسە دیموکراسی کە لە عێراقا هەیە و لە کەرکووکە هەیە کوردەکان بێبەشکەن و خۆیان بە زۆرینەیەکی مزەیەف و ساختە بشنە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە. باشە بەرەز ئاسۆ، پشتی پرۆسەی ئازادیە عێراق بە نزیکی 20 ساڵان دەرباس بووی،
خينا لاو جنجن كردان دست هزن أمنيا عراقي هاتا رجاندن الباجار كركوكتا جنابتا بحثي جلك عقليتا كر أو يشتغل يل غورابانا السياسي ويا الدولة بتهتا بريفبرن كرد شوا سردرية ديال في عقليته بكان فشتيفان همي صالان شوا نا بريارة أنجمن وزيران تهنا جباجي جرن نا مادة 140 هتا جباجي جرن نا بريارو التزام بدستوري كرد شو بكان شو بجادل بردستي هيا للراسية خوتانا زانن حكومتي استاي بريز محمد شيع سوداني برمبناي يكسل گفتوگوی چڕوپڕی تەواوی کوتلە سیاسیەکانی عێراق پێکات دوای یەک ساڵ بێگومان لە 25 ئەیلولی 2022 ئەم حکوومەتە پێکات حکوومەتێ بوو کە تەحالوفی ئیدارەی دەوڵەت کە پێکات بوو لە ئیتاری تەنسیقی لە تەحالوفی سیادەی سوننەکان و لە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان وعزم و بابلیۆن و چەند هێزێکی تر ئەمانە بوون کە حکوومەتی محەممەد شیع سوودانیان دروست کرد شیعەکان تەفەهومی تەوافقی سیاسی ناکەن لەگەڵ کوردەکانە یعنی لە عێراقا بە بڕوای من شەراکەتی حکومڕانی شەراکەتی سیاسی تەوافقی سیاسی لە عێراقا بە تەواوی لەژێر پرسیارایە ئەبێ کورد بگەڕێ بە شوێن مۆدێلێکی تر یا فۆرمێکی تر لە حکومڕانی لەگەڵ عێراقیەکانە ئەبێ دیسان گفتوگۆ بکەین لەگەڵ هێزە هاوپەیمانەکانە بە تایبەتی ئەمریکیەکان بە تایبەتی لە کێشەیەکی وەکو کێشەی کورد لە کەرکووک وەکو پێشتر باسکرا تەنها کێشەی بارەگایەک نییە کێشەی نیشتەجێبوانی کوردە ئەزیزەکان نییە لە چەند گەڕەکێکی وەکو ڕەحیماوە و شۆرا و نیشتەجێبوونیان کێشەی تعریب و تەبعیس و تەرحیل و ئەمانە نییە کێشەی ناسنامەیە کێشەی ئەوەیە ئەو بە شێوەیەک لە شێوەکان وەکو کوردێک مامەڵە لەگەڵ تواناکە کە خاوەنی شوناس و خاوەنی ناسنامەی لە عێراقا ئەم فۆرمە فۆرمێکە بە تەواوی لە ژێر پرسیارایە ئێستا ئەوەی عێراق بەڕێوە ئەبا دەوڵەتی مەدەنی نییە دەوڵەتی بەڕێز محەممەد شیع سوودانی نییە لەبەرەوە محەممەد شیع سوودانی ئەڵێ بەپێی یاسا کارپێکراوەکانی حکوومەتی عێراق و دەستوری عێراقی مامەڵە بکەن چەند ڕۆژێکە لە کەرکووکە هێزە شیعیەکان هێزە وەلائیەکان حەشدی شەعبی گوێ لەم تۆنەی محەممەد شیع سوودانیش ناگرن ئەوان گوێ لەوە ئەگرن لە عێراقا ئەبێ یەک هێز حکومڕان بێ عێراق بگەڕێتەوە بۆ هێزێکی توندی مرکزی کە حکوم بکە لە بەسڕەوە هەتا سنوورەکانی هەورامان بێگومان ئەمەش ڕێگە پێدراو نییە چونکە عێراق یەک هێز و یەک تائیفە و یەک عەقلیەت بەڕێوەی نابا عێراق بریتیە لە کورد بریتیە لە سوننە بریتیە لە شیعە و پێکەوە عێراقیەکان شۆڕشیان کردووە لە عێراقا ئەبێ ئێمە بگەڕینەوە بۆ مێزی گفتوگۆ و دانوستان لەگەڵ ئەو هێزانی کە بەڕاستی عێراقیان تەسلیمی شیعەکان کرد لە ساڵی 2003 بۆیە ئەوانە بەشێکیان تا ئێستا لە عێراقا ماون بۆیە هەتا ئەم لەحزەیە کە من و تۆ قسە لەسەر قەیرانەکانی عێراق و کەرکووکەکەین ئەوان ئەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان هێزەکانی هاوپەیمانان و تەنانەت ئەمریکیەکانیش لە عێراقاوە دەرنێن خۆتان نەزانن چەند ڕۆژی ڕابردوو هێزە ئەمریکیەکانیش کۆمەڵێ جم و جوڵیان دەست پێ کردووە لە کەرکووک و لە ناوەڕاستی عێراق و بە جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەک گفتوگۆ هەیە بۆ ئەوەی گوتارێکی عەقڵانی شوێن ئەو گوتارە فاشیزمە مەزهبیە بگرێتەوە کە ئێستا لە عێراقا باوەڕیان بە دیموکراسیەت باوەڕیان بە مافی مرۆڤ باوەڕیان بە پرۆسەکانی دیموکراسیەت و هەڵبژاردن و ئازادی بیگەڕانیە نەک لەگەڵ کووردا لەگەڵ ئەو هێزانەی دیکەشا کە کەمینن لە عێراقا باشە بەرز ئاسۆ تژنکە ئەماژە پێچەندا و حکوومەتان نەهاهی حکوومەتە محەممەد شیع سوودانی نییە وەتە وسەتە گەشتم و حکوومەتەکە سیبەر هەیە گەلک میێوانە دیترژی چاودێرن سیاسی دێن گوڵتەنە 24 دا کوردستان 24 دەڵێن و حکوومەتێکی سیبەر هەیە ئەو 5 ڕۆژ بوو و ئەو عەرەبن هاوردە و عسای بوو ئەهل حەق و دیکەی حەجی شەعبی ڕێگا کەرکیکێ و یا هەولێری گرت بوو محەممەد شیع سوودانی هیچ قسەی نەکرد بۆچی یەک ڕۆژدا کە خۆپێشاندانن یەن گەنجن کووردا نیوە لەشکر و سوپای عێراقی ئینە سەر کەرکووکێ و
گەجن کورداژ هات نەکوشتن بۆ چلوێری دەسەڵات هەبوو وەکی دەسەڵات نینە. لەبەرەوە قۆناغێکی هەستیارە بۆ محەممەد شیع سوودانی و ترسیان لە پاشەکشی هێزە کوردیەکان و بەشێک لە سوننەکان هەیە لە کابینەکەی محەممەد شیع سوودانی لەبەرەوە ئەترسن وەک بەڕێز محەممەد حاجی مەحموود وتی بەڵێ ئەوە ئەگەرێکی لە پێشە کە کورد ئەگەر پاشەکشە بکە لەو حکوومەتە بێگومان حکوومەتەکە هەڵەوەشێتەوە و ئیتاری تەنسیقیش کە حیزبی دەعوە و بەشێک لە هێزەکانی نەسر و با بڵێن عەسایبی ئەهلی حەق سەرپەرشتیەکەن ڕاستە گفتوگۆ هەیە لەگەڵ کوردەکانە بەڵام ئەوان ئەیانەوێ ئەو دید و تێڕوانین و مەبدەئەی خۆیان بچەسپێنن بەسەر حکوومەتی محەممەد شیع سوودانی و تا ڕادەیەک محەممەد شیع سوودانیان ملکەچ کردووە بۆ چوونە ژێرباری کۆمەڵێک یاسا بینیمان لە تێپەڕاندنی یاسای میزانیەی 2023 و 24 چیان کرد بەرامبەر بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و تەنانەت هەرێمی کوردستان تەواوی مەلەفە دارایی و نەوتی و نانەوتیەکانیشان تەسلیمی حکوومەتی عراقی کردووە هێشتا حکوومەتی عراقی ئامادە نییە بودجەی پێویست بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکە لەبەرەوە ئێمە محەممەد شیع سوودانیش لە ڕاستیە ئەوێت دۆخی کەرکووک هێواش کاتەوە و ئاسایش و ئارامی بگەڕێتەوە بۆ کەرکووک و بەڕاستی لەو حەماسەتە شۆڕژگێڕیە گەرم و گوڕەژە ترسن کە چەند ڕۆژێکە بینیویانە لە شەقامی کوردی لە شاری کەرکووکی خۆشەویست کە کوردەکان بەڕاستی هەیەجانی گەورە و شۆڕشی گەورە و حەماسەتی گەورەیان تۆمار کرد دژی ئەو هەموو هێزە با بڵێن توند و تیژ و فاشیەی کە بەرەو ڕووی کوردەکان بوونەتەوە لە کەرکووکە لەبەرەوە ئەمە بۆ کورد لە ڕاستیە مایی دەستکەوتە بۆ هەڵبژاردنەکان بە تایبەتی چەند مانگێکی تر هەڵبژاردننی وەکووتم ئەنجومەنی پارێزگاکان دەست پێەکە عەرەبەکان ئەگەر نەزانن لە کەرکووکە زۆرینە بەدەستێنن لە هەڵبژاردنەکانی مەجلیسی محافەزاتە ئەوە بە هەموو هەوڵێکیان هەوڵێن بایکۆتی هەڵبژاردنەکان بکەن هیچ نەبێ هەڵبژاردن یەک پرسیاری دیکە زۆر بە کوردی نەکرێت بۆ ئەوەی وەڵامان بێتەوە سپاس دەکەم سەرکەوتن بەدەست بێت ئەم ڕۆژبگیری ئەمڕۆ دەستیان پێکرد بەرامبەر بە گەنجی کورد پێتان وایە دەنگی کورد و کوردی کەرکووک ئەتوانن کە بکەن ئاوا یان ئەم هەموو فشار و زەختە لەسەریانەکەن دەرەنجامەکەی باش نابێ بۆ خۆیان بە بڕای من دەرەنجامەکەی زۆر پۆزتیفە بێ بۆ کەرکووچەکان چونکە کەرکووچەکان ڕاهاتوون لەگەڵ گرتن و ڕاوەدونان و تەرحیل و تەبعیس و ڕەشبگیری و قەدەغەی هاتوو چۆ لەبەرەوە ئەگەر ئەوان بیانەوێ بەو ستایلە یا بەو فۆرمە مامەڵ لەگەڵ کەرکووچەکانە بکەن بیانەوێت لەو ڕێگەیەوە ئیرادەی تاچی کوردی تێک بشکێنن بێگومان بە هەڵات چوون و دەنگ و بەڵانسی کورد لە کەرکووکە ڕۆژ بە ڕۆژ بەرەبەرزبوونەوە ئەڕوات بەڵێ ئاسۆ عەبدوڵەتیف چاودێرێ سیاسی ژێ کەرکووکێ دەستخۆشان و ژێ سلێمانیە دەستخۆش ماندی نەبی سپاس بۆیەوە